دەگەڕێتەوە بۆ دوو هۆکاری سەرەکی. یەکەمیان جانبی صحی و تەندروستیە. جانبی صحی هۆکاری تەندروستیە. وڵاتی چین ئەگە بڕۆی ئەو تەقریرانە بخوێنیتەوە یاخود ئەوانەی بینیویانە، وڵاتێکە لەوێ حرام و حەڵاڵ نییە. ئەوەی پیس بێ دەستی بۆ بن، هەموو شتێکە خۆن. بەڵام لە ئاینی پیرۆزی ئیسلامی ئێمە نەخێر حرام هەیە و حەڵاڵ هەیە. خوای پەروەردگارە فەرمێ یحل لهم الطیبات ويحرم عليهم الخبائث. ئەوەی پیسە، ئەوەی ناتەندروستە، خوای پەروەردگار لەسەر ئێمەی حرام کردووە. ئەوەشی حەڵاڵ و پاک و چاکە و خۆشە، خوای گەورە بۆمانی حەڵاڵ کردووە. بەڵام لەو وڵاتە بێ باوەڕانە حرام و حەڵاڵ نییە. ئەوەی پیس بێ ئەی خۆن دەستی بۆ بن. پەرژین بێ لە ڕووی ئێوە، سەگە خۆن، پشیلا خۆن، مارە خۆن، مشکە خۆن، جرجە خۆن. ئەوەی کەوا ئینسان و مرۆڤایەتی تەبیعەتی لێ ناوەشێتەوە و ناتوانێت دەستی بۆ بەرێ، ئەوان دەستی بۆ بن. بگرە چێشتخانەیان هەیە تایبەت بەو منداڵانی کەوا لە بارە چن لەوێ ئەیکوڵێن و پێشکەش بە ئەهلی ئەو خەڵکەیەکەن. بۆیە ئەوانە وڵاتێکن یاخود ئەو بێ باوەڕانە سێرەکەی لە نەتیجەی ئەوەی کەوا شتی پیسە خۆن، خوای پەروەردگار ئەم جۆرە نەخۆشیانە لەناو ئەوانە بڵاوەکاتەوە. ئەمە هۆکاری یەکەم کە ئەمەشیان گەورەی و نیعمەتی ئاینی پیرۆزی ئیسلاممان بۆ دەرەکەوێت. ئێمە خوای پەروەردگار کۆمەڵشتی لەسەرمان حرام کردووە، لەوڵاوە کۆمەڵێشتی تری حەڵاڵ کردووە لەسەرمان. هۆکاری دووەم جانبە شەرعیەکەیەتی کە لە یادمان نەچێت. هەر تاوانێک بڵاو بێتەوە، هەر نەخۆشیەک بڵاو بێتەوە، ئیلا هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ تاوان. عومەر ڕەزای خوای لێ بێ فەرمێ ما أنزل الله بلاء أو مصيبة إلا بذنب ولا يرفعه إلا بتوبة. خوای پەروەردگار هەر بەڵایەک بنێرێ، هەر نەخۆشیەک بنێرێ، ئیلا هۆکارەکەی بۆ تاوان ئەگەڕێتەوە. هۆکاری ئەوەیەکەوە بەدڕەوشتی زۆرە، هۆکاری ئەوەیەکەوە فاحیشە و زینا و بەدکاری و لیواتە زۆرە لە کۆمەڵگاکە. بۆیە خوای پەروەردگار دەرەنجام ئەم کۆمەڵە نەخۆشیانە بڵاوەکاتەوە. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی الصەلاة وەسسەلام ئەفەرمێ من انتشرت الفاحشة في قوم حتى يعلنوا بها إلا عمت الأوجاع فيهم والطواعين التي لم تكن في أسلافهم الذين مضوا. ئەفەرمێ بەدڕەوشتی، بەدکاری، کەم ڕەوشتی، زینا و لیواتە لە هەر قەومێکە ڕووبدات، ئیلا خوای پەروەردگار نەخۆشی وایان بۆ دەنێرێ کوشندەیە کە باو باپیری ئەوان نەیان بیستووە، کە باو باپیری ئەوان نەخۆشی شتی وایان نەبیستووە. کەواتە هۆکار ئەوەیەکەوە ئینسان دەست بۆ تاوانە بات، سنوورەکانی خوای گەورە ئەبەزێنێت، وەقاف نییە لەسەر حرام و حەڵاڵەکانی خوای پەروەردگار، لە نەتیجەشا خوای تەعالا ئەم جۆرە نەخۆشیانە بە ئیزنی خوای پەروەردگار بڵاوە بێتەوە.